مۆزیک ژەنیاری ئەفسانەی باب دیلن خەڵاتی نۆبڵی ئەدەبی بۆ ساڵی 2016 بردەوە. سکرتێری هەمیشەیی ئەکادیمیای سویدی سارا دێنیس ئەمڕۆ لە ستۆکهۆڵم ڕاگەیەندراوەکەی ڕاگەیاند. خەڵاتی نۆبلی 2016 بۆ بواری ئەدەبی بەخشرا بە باب دیلن بەهۆی ئەوەی کە توانیوێتی داهێنانی نوێ بخڵقێنێت لە بواری گزارشتی شێعر و هەڵبەست لە گۆرانیە مەزنە ڕەسەنەکانی ئەمریکادا. چەندین ساڵا دێڵن لەلایەن نۆبڵەوە لەبەر چاو گیراوە، بەڵام شارەزایانێکی کەم پێشبینی ئەویان کردووە کە شارەزایانی بواری ئەکادیمی خەڵاتێکی شایستەی لەو جۆرە بدەن بە مۆسیقای پاپ. گۆرانی بێژ و هەڵبەزنووسی تەمەن 75 ساڵە کە بە ناوی ڕۆبەرت ئەلێن زمێرمانەوە لەدایک بووە لە ساڵی 1950دا کارە مۆزیکیەکانی لە قاوەخانەکانی ویلایەتی مینیسۆتا نمایش کردووە و ناسراوە. شانی باسە باب دیلن دەڵێت دایکم لە ناوچەی کاغزمان لە شاری قارسەوە هاتووە کە شارێکی کوردنشینە لە تورکیا. خەڵاتێکی دیکەی نۆبڵی ئەمساڵ هەر بۆ بواری ئەدەبی ڕادەگەیەنرێت. هەر 6 خەڵاتەکەی نۆبڵی ئەمساڵ لە دەی مانگی 12دا پێشکەش دەکرێن کە دەکەوێتە ساڵیادی مەرگی دامەزرێنەری خەڵاتەکە ئەلفرێد نۆبڵ کە دەکەوێتە ساڵی 1896ەوە.